کاکنە بەس ینی شتێک دەڵێم وەکو شەخص زۆر جاجەنا دەبینم لە دوورەوە ینی هەست دەکەم کەسێکی تووڕە دیاری مەسەرەن ڕوخسار دوا دیارە ماندووی بێتاقەتی بەس ئێستا ئەوڕۆ هەست دەکەم بەو شێوێ نییە تۆ قسە لەسەرەوەی ڕەنگە خەڵکیشە ئەو تێبینیان کردی کە کەسێک بی ڕەنگە تووڕەبی یان زۆر ڕوو خۆش نەبی لەگەڵ خەڵک نازانم ئەو لە دوورەوە بینی و لە نزیکەوە ئێستا ئەوڕۆ وام نەبینی نازانم بۆ ئەو دەڵێت چی بە پێچەوانەوە کاک باوەڕکە بە هیچ کاتێک لە هاوڵاتیان تووڕەنینە هاوڵاتی ئەمە تاکێکین لەو کۆمەلگای خۆمان لە ناو شاری هەولێر هاوڵاتی هەموو مافێکی لەسەری ئەمە هەیە هەرچی بیتن پەیوەندی دەکا ئەو مافەی هەیە کاتێک پەیوەندی دەکە هەر کێشێکی هەیە کە ڕوبەڕووی ئێمە دەکاتەوە بەڵام زۆر جار احتیمالە بەڕاستی ئەو تێگەیشتنە نەبیتن لە دوورەوە لە بابەتە ڕێنمایەکان ئاگادار نینە لە هەندێک شت ڕەنگە زۆر تەفاهم دروست بیت کاک ئەرسەلان ئێمە وەکو باسم کرد جێبەجێکردنی یاسا و ڕێنماییەکان احتیمالە هەندێک جار بەشێک لەو کەسانە نیگەران بکاتن بەڵام ئەوەی گرنگە ئەتوو ئەرکەکە بەپێ ئەو یاسا و ڕێنماییانەی لە بەردەستدایە جێبەجێ بکەین